بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە سلێمانی هۆشداری دەدات لە خواردنی گۆشتی مریشکی سوور و دەڵێت بەهای خۆراشینی و خواردنی مەترسی هەیە. هاوکات مریشکی سپی هێلکەکەریش بە هاوتای ئەو ناو دەبات لە خراپی بۆ تەندروستی و نەبوونی بەهای خۆراکی. ئێمە بەسمان کەوتمانە مریشکی سوورمە بەسمان هەر مریشکی سوور نییە، چونکە مەبەستمان ئەو مریشکی سوورە مەبەستمان و مریشکەیە کە کۆتایی ئینتاجی هێلکەی سووری کردووە و لەم تەنیشتیشیان مریشکی سپیمانەیە هەر ئینتاجی هێلکەیە کە پرۆژەکانیان ئەو دوو جۆرە مریشکەی تایە. مەسەلەی ئەوە نییە نەوترابێ دەیان نووسین و لەوچێک کۆنفرانسی لەسەر قسە کرابێ لەسەر ئەوە نووسین هەبوو بێ لەسەر ئەوە دەیان کەسی تریش قسەی کردبێ لەسەر ئەمە هەموو ئەمە حقیقەتێکی زانست. دەیان راپۆرتی نێودەوڵەتی هەیە، دەیان راپۆرتی وڵاتان هەیە کە باز لە زەرەر و خەڵک بچێ خۆی بگەڕێت، دەیان باز لە زەرەر و زیانە تەندروستیەکانی وەسەر ئینسان هەیە و ڕێژەی مەترسیەکانی هەیە و لە زانێ وڵاتیش هەیە ئەخورێت لە منتیقە عەرەبیانە ئەیخۆن، بەڵام ڕێکارێکی تایبەتیان بۆ گرتووەتە بەر لە مەزەرە سەرە بڕێ بە فەحس و بۆ نمونەن تونس ئەمڕۆ راپۆرتێک خێرخواهد ئێمە گیرۆ دێن بابەتە نین. میسر گەورەترین کێشەی هەیە، مەغریبیەکان گەورەترین کێشەی هەیە، ئەو وڵاتانەی ئاسی مەعیشەتیان لەوزان مریشکە زۆر هێنی کردووە. خواردنی مریشکی سوور خواستێکی زۆری لەسەرەوە هاوڵاتیان و مریشک فرۆشەکانیش دەڵێن تاموچێژی گۆشتەکەی نزیکە لە مریشکی کوردی. بڵاوبوونەوەی مەترسیەکانی خواردنی ئەم جۆرە لە مریشکەش کاریگەری لەسەر بازاڕی ئەم جۆرە لە مریشک دەبێت. ئێمە سپاس بۆخواوە چەند ساڵە لە میشایان هەتا ئەسا هیچ کەس گلەیی لێمان نەبوو. ئەم مریشکە سوورە شکاڵە نەخۆشی و هیچ نەخۆشیێکی پێوە نییە. چەند ساڵە ئێمە ئیشی مریشکەکەین، خۆم ئەو کوڕانەی برام جملەکەیان لە ئەو کوڕانەی برامە هەتا ئەسا هیچ کەسێک گلەیی لێمان نەبوو، هیچ کەسێک گلەیی لە مریشکە سوورەش نەبوو. ئێمە چەند ساڵە ئیشەکەین لە میشەیە مریشکمان بۆی ئەو کوڕانەی برام مریشکە فرۆشین دوکانەکەی خۆمان سپاس بۆخوا هەتا ئەسا هیچ کەسێک گلەیی نەبووە کەبڵێ ئەم مریشکە خراپە یان نەخۆشی پێوەیە شتێکی پێ هیچ کەسێک گلەیی نەبوو. بەڵێ دابەزێ بەزێتە نازانم چەنە دابەزێوان نازانم. هینا ئەمە چەند ساڵە ئیشی تیا و ئیشاکەین کەس گلەیی لێ نەبووە. سامانی ئاژەڵ ڕای دەگەێنێت ئەم جۆرە لە مریشکی سوور تایبەتە بە هێلکە نەوە خواردن، دەبێت لە دوای ئەوەی لە هێلکە دەشنەوە بکرێن بە پەیین. ئەو مریشکانەی کە بۆ ئینتاجی هێلکە بەکارەهێنرێن و ئەکەونە کۆتایی ئینتاجەوە هیچ جەدوایەکی اقتصادیان نامێنێ بۆ خاوەنی پرۆژەکە و هەم لە ڕووی ئینتاجەکەوە ئەم هێلکانە لە ڕوو زانستی سامانی ئاژەڵ و پەلەوەرەوە ئەم مریشکانە لە سەربڕینخانە سەر دەبڕێنەوە دەکرێنەوە بە ئالیکی ئاژەڵ و ماسی و بۆ خۆراک بۆ ئاژەڵە ماڵیەکانی سەگ و پشیلە و لە هەنێ شوێن هەنێ دروستکراوەکانی گۆشتی مریشی لێ دروست دەکرێتەوە بە کۆمەڵی عەمەلیەی کیمیاوی فیزیایی. ئەوەی جێگەی پرسیارە ئەوەیە ئەگەر ئەم جۆرە لە مریشکی سوور و مریشکی سپی هێلکەکەر بۆ تەندروستی مەترسیدارن، بۆچی تا ئێستا وەزارەتی کشتوکاڵ قەدەغەی نەکردووە و ڕێگە دەدات بێتە نێو شارەکانەوە کە بەشێکیان لە خواروی عێراقەوە دێن؟ بۆچی وەزارەتی کشتوکاڵ تا ئێستا هیچ ڕێنماییەکی دەرنەکردووە لەم بارەیەوە؟ ئەمەش گومانی لای هاوڵاتیان دروست کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.